کیم جۆنگ ئون دەمێکە خەبەری نییە ئەم پیاوە حساب بۆ کەس ناکە لە کۆریای باکوور جگە لە خۆی قسەی هیچ کەس ناخوا. کیم جۆنگ قاڵەوە ستێکی تایبەتی ئەو بەرخ و گوێرەکانە ئەخوا کە زۆر ناسکن بە پەنجایان شێلن تا بۆ کیم جۆنگ خواردنیان زۆر خۆش بێ. زۆریش مەراقی شەرابە، هەروەها خواردنەوە، پەنیری سویسری، خواردنەوەیەکەیە فەرەنسیە ناوی هێنسی مەشروبە. ئەمە دەخوات دەڵێن بە پێی هەندێک سەرچاوە ملیۆنێک دۆلار ساڵانە لەوەیە خەرج دەکا بوتڵێکی بە 630 دۆلارە. جگەرە زۆرە کێشێ و دووکەڵەکەی بەسەر و چاوی هەر کەسێک کاپچێ ئەبێ هیچ نەڵێ کە پێەکەنێ هەموو کەزە بێ پێ بکەنێ قسەیەکی کردە بێ تون حەق و ناحەق چەپڵەی بۆ لێیە. ئێستا لە 11 مانگەوە ئەم پیاوە نەدەنگی هەیە نەڕەنگ هەندێک سەرچاوی هەواڵ دەڵێن ڕێبەری کۆریای باکوور مردووە، هەندێکیش دەڵێن هێشتا معلوم نییە چی لێ هاتووە. خوشکەکەی تاکە جێگرەوەی بەهێزە بچێتە شوێنەکەی.